پۆلیسی سیاتچۆ هەریکەمە حسێن لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بوو. من لە ساڵی 2008 دامەزرام لە بەڕێبەرایەتیاکی شاری سلێمانی. ئێستا ئێمە لە شەقامی تومەلیکین سەبارەت بە ڕەوشی هاتوچۆ لەخستنی هاتوچۆ و خۆی جێبەجێەکەین ڕێنمایەدن بە شۆفێران پابند بە یاساکانی هاتوچۆ. ماوەی نزیکەی 6 ساڵە لە ناو شار من واجبەگرم چەند مانگێک لە مەفرەزا بووم و چەند مانگێکی تریش لە گۆڕەپانێکە لە گۆڕەپانەکان نابووم و لەخوا بەزیاد ماوەی چەند ساڵێکە نزیکەی 4 ساڵە من جێگیر بووم لەم گۆڕەپانە لە فلکەیە. ئەو ئەرکەی ئەو شتێکە لەسەر شارمانەوەکو خۆی جێبەجێ بکەین. ئەمە لە کات ئێمە پۆلیسی ئاچۆ سەر شەقامەکان ئەمە دوو وەجبەی بەیانیان و نیۆڕوان. ئەو کارمەندانەی کە وەجبەی بەیانیانن سعات حەوت ئەبێ لە فلکەکە ئامادەبوونیان هەبێ و هەتا ئەوەشە قیافەی سەربازی دەکەینە دووبارەکەین لە قیافی سەربازی و لەو حەوت ڕۆژە ئێمە ڕۆژە بەیانیان ڕۆژە نیۆڕوانی و ئێمە ماوەی سەعاتەکەش ماوەی داوامی بەیانیان حەوت دەست پێکا بۆ 12 دەست پێکا بۆ 6 ئێوارە. ئەمی شەم کارە سپاس بۆکە من ئەنجامی دەم لەم گۆڕەپانە لە لای زۆربەی شۆفێران وا بڵاوە کە ئەمە کارمەندێکی جدیە، بەڵام وشەی جدی ینی زەبت دوومان نابەخشە. زەبت ینی تونتیشی لەگەڵ شۆفێران و مانایەک تریشە بەخشیانی خۆشەویستی دڵسۆزی بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی. تەنها ئێمە کارمەندی پۆلیسی هاتوچۆی ئێمە ڕێنماییان پێی پیشانەدەین پابند بە یاساکانی هاتوچۆ. ئێمە وەکو شەخسی خۆم وەکو پۆلیسی هاتوچۆ بە بەردەوامی پۆلیسی هاتوچۆ دایمە لە خزمەتکردنی هاوڵاتیانە، تەنها بەس خۆشەویستی هیچ شتێکی تریش نییە. زیاتر لە هەموو شوێنێکە لە هەموو شارێکە بە تایبەتی ئەم شەقامێکی سەرەکیە و شەقامێکە بە بەردەوامی ئەم شەقامە ئۆتۆمبیل پیا هاتوچۆەکە. وەم شەقامەش ئەو گریگفتانە ئەو کێشانە کە دروستە بێ زیاتر جۆری شۆفێران زیاتر جۆری سەرپێچی ئەنجام دەدەن و ئێمە هیچ کێشەیەک نابێت بە پرسێک بێ دەسەڵاتدارێک فەقیرێک بە هەژارێک بێ ئێمە بەپێی جۆری سەرپێچەکەی ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین. خەڵکی دەرەوەی شار بێ خەڵکی شارەکە بێ زیاد لە ئیشارەدانیش زیاتر پابند نابێ بەو ترافیکەوە پابند نابێ لە ئیشارەدانی ئەو پۆلیسی هاتوچۆ. زیاتر گرفتی ئێمە لەگەڵ شۆفێرانە ئەوەیە شۆفێران ڕۆشتنی خێرا زۆر بەکارێنن، دەرچوونی هەڵا زۆر بەکارێنن بە تایبەتی لە گۆڕەپانەکان نزیکی گۆڕەپانەکان هەن لە خەتەکە دەرەچن پابند نابێ ئەو کارمەندە ئەو شەقە ئەو نزیکی ئەو گۆڕەپانە هەست بۆ ناکات کە پۆلیسی کاتشێ و بە هەمان شێوە ترافیکێک. ئێمە داواکاریمانەیە لە شۆفێران لەو براو خوشکانە پابندی یاساکانی هاتوچۆ بن لەبەرەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبن. زیاتر ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر لە 100 ئەگەڕێتەوە بۆ شۆفێران، زیاتر هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ڕۆشتنی خێرا. بەڵێ من سوپاسی بەڕێوەبەری هاتوچۆی شاری سلێمانی یەکەم ئەو یارمەتیاوم سوپاسی یەکەم و بەسەر جەمبرا ئەفسەرەکان و فەوزەکان لەگە منە الحەمدولیلا زۆر یارمەتیانیان سوپاس بۆخۆن. خەڵاتی ڕێزلێنانیان بەخشیوە بە من سوپاسیانەکەم. ئیشەڵا ئێمە بەردەوامە بین لەسەر ئەم جدیاتە. ئەمە تەنها خۆشەویستیەکە دڵسۆزیەکە بۆ خەڵکی سلێمانی تەنها هیچ تر نییە. ئەو موچە چۆنە لە کەناڵی ڕاگەیانەکانە ئەعلانی بۆکەن هەر بە هەمان موچەیە. ئێمە ئیشەڵا گوێ نادەین بەوە، بەڵام ئێمە ئەو ئەرکە لەسەر شارمان درراوە ئێمە تەنها خزمەتکردنی هاوڵاتیانەوە هیچ کاگیرەکەوەیە، بەڵام ئینسان چییە پێی ناخۆشە، بەڵام ئێمە ئیشەڵا بەرداوامن لەبەرەکە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبێ بە هیچ شێوەکە. ئێمە من ئیشەڵا بە فەزلی خوام بەرداوامە بم لەسەری داواکاریم لەو خوشک و برایانە خۆشەویستانە پابندی یاساکانی ئاژی یارمەتیمان بدەن. پۆلیسی هاتوچۆ دیمەنی شارەکەی خۆش کردووە، سیمای شارەکەی خۆش کردووە و داواکاریم لەو خوشک و برای خۆشەویستانەیە بە هەموو شێوەیەک یارمەتیمان بدەن، بە هەموو شێوەیەک بە تایبەتی لە دەرەوەی شار لە ناو شار لە گۆڕەپانەکان لە بازگەکان لە مەفرەزەکان. ئەمە بێت تاواکەر یەکتری بین، ئەمە گەر یارمەتی یەکتری نەدەین ئیشوکان ناڕوە شیرازی وڵاتەکە تێکەچێ. من بە شانازیەوە من فەخری پێوەکەم
فەخر و شانازیە بۆ من بە هیچ شێوەیەک من پەشیمان نیم بە هیچ شێوەیەک من بە هیچ شێوەیەک پەشیمانی ئینشەڵڵا بەردەوامیشە بم لەسەرەوە فەخر و شانازی پێوەک داواکارم لە بەپرسان لە هەر ئاستیەکان پابەندی یاساکانی هاتوچۆ بن